بەهۆی کەمی ڕێژەی گومرگ لاسەر کەرەستە و کەلوپەلی هاوردەکراو هەرێمی کوردستان با ڕێژەی زیاتر لە ١٨٠ خواردن و پێداویستی لا دەرەوە هاوردە کردووە بەپێی ئەو زانیاریانەی NRT لا یەکێتی هاوردە و هەناردەکەرانی یاریمەوە دەستی کەوتووە لە ساڵی 2015دا زۆرترین ئەو پێداویستیانەی هێناونەتە هەرێمەوە بریتی بوون لە ئامێرە کارەبایەکان و پێداویستی ناوماڵ و یاری منداڵان و جلوبەرێک. شارەزایانی ئابووریش دەڵێن لەم قەیرانانەدا دەرکەوت کە هەرێم نابێت بەتەنها پشت بە هەناردەکردنی نەوت ببەستێت. باەخ بە کەرتی کشتتوکاڵ پیشەسازی بدێت کە هەردووچیان پێویستن بە یەکتری ئەو کاتە پشت بەخۆت دەبەستی و خۆبژێویت هەیە و ئەو بەرهەمانەیە کە دەتێت لە دەرەوە بێت کە پیشەسازی گواستراوی لە کشتتوکاڵەوە بۆ پیشەسازی دواتر دەبێتە بەرهەم لە کۆمەلگای خۆت بەکاری دێنی پشت بە دەرەوە نابەستی ئەگەر ڕۆژێک و مانجێک و دوانیش و تەنانە ساڵێکش گومرگەکان دابخرێن و کێشەیەکی سیاسی لەنێوان ئێمە و وڵاتانەدا هەبێ بێگومانە تۆ خۆبژێویت هەیە پێویست ناکە تووشی قەیران بیت. هەرچەندە حکوومەتی هەرێم لە ساڵی 2015دا کری گواستنەوەی میوەی لە گوندەکانەوە بۆ شارەکان لە ئەستۆ گرتووە جگەلەوەی نزیکەی 4 ملیۆن دۆلاری لا کڕینی قڕکەری کیمیاویدا و $1,270,000 وەک پاڵپشتی داوەتە ئەو جوتیارانەی پەتاتەیان چاندووە بەڵام نەتوانراوە وەک پێویست بەرهەمی ناوخۆیی زیاد بکرێت. لە ئێستاشدا باز لەوە دەکرێت کە دەبێت حکوومەت گرنگی زیاتر با کردی تایبەت بدات و باجی زیاد بکات بە جۆرێک لە بەرژەوەندی هاوڵاتیان داوێت. حکومت بۆ خۆی نابێت کارگە دروستکات یعنی بەنامەکەوەی دەبێت کەرتی تایبەت بیکات لە حکومت ئاسانکەر لە ئێستاکە لە ئەولەویەتی حکومەتدا بەجێرەی ئاخر بڕێرەکانی روستاشکەیە لە دەستەوە بەرهێنانەگە متابعە بکەیت ئەو پێشینە لە مامەڵەکان بۆ پرۆژە پیشسازەکانە دوای ئەو بۆ پرۆژەکانی کشتتوکاڵە دواتر بە پرۆژەکانی گەشتیاریە لە هەموو گرنگتر ئەوەیەکەڕۆ کەرتی تایبەت بەکار بخرێتەوە بۆ ئەوی هەلی کار و دووبارە بازاڕە ژێ بکرێتەوە. وەزارەتی کشتتوکاڵ باجی لاسەر هەندێک خۆراک و سەوزەت داناوە کە لە 200 دینارەوە بۆ هەر کیلۆگرامێک دەست پێ دەکات تا دەگاتە 1000 دینار. وەزارەتی کشتتوکاڵ دەڵێت زیادکردنی باز لە وەرزی پێگەشتنی بەرهەمی ناوخۆییدا بۆتەوەی زیادبوونی ئاستی بەرهەمی خۆماڵی و بە هەمان شێوە بەرهەمی ژەنادەی دەرەوە کراوە. لە ساڵی 2015دا 500 تەن پەتاتە بۆ سعودیا هەناردە کراوە ئەوە جگە لە هەناردەکردنی سێو بۆ میسر و گەنم و هێلکا بۆ شارەکانی تری عراق. بڕیارماندا و ئەم ساڵ جێبەجێمان کرد ئەویش دانانی ڕسوماتە لەسەر بەروبوومی هاوردە لە کاتی پێگەشتی بەروبوومی ناوخۆ ئەمە قازانجی باشمان لێ کردووە ئەگەر نەماتوانین پاڵپشتی باشی زوتیارانیش بکەین بە پاڵپشتی مادی باش ئەمە وای کردو کە زوتیار لەسەر کێڵگە و لەسەر کشتتوکاڵی خۆی بەردەوام بێ و دەستگەرم بێ و وای کردو کە زوتیاری خۆمان ساڵان کە زەرەری دەکرد بەشێکیان زەرەریان دەکرد ئەم ساڵ قازانجیان کردووە و لە هەمان کاتدا بۆ تەمایی کەمکردنەوەی هاوردەژە دەرەوە. لە 2015دا $1,427 تەن گەنم و 204,758 تەن جۆ بەرهەمێنراون و بە وتەی وەزارەتی کشتتوکاڵ پێویستی ناوخۆیان پڕ کردوێتەوە. هەروەها 500 خانووی پلاستیکی دروست کراون بەڵام تا ئێستا بەرهەمەکانیان وەک پێویست نەبوو و نەیانتوانیوە پێداویستی ناوخۆیی پڕ بکەنەوە. یەشقادر NRT هەولێر.